من ڕێزان حەسەن کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی تەواو کردووە لە جامیعەی کەرکووک نزیکەی 10 ساڵە بێت تاوام کردووە. دوای ئەو 10 ساڵە هەلی دامەزراندن نەبوو، حەزم کرد بچمە بوارێکی ترەوە، ئەوش کە خۆم خولیای خۆم و حەزم پێێتی، ئەوش بواری دیزاینکردن بوو، دیزاینە جلوبەرگ. ئەم خولیا هەر لە خۆما هەبوو، حەزم پێ بوو. ئیتر پەرم پێدا لە ڕێی تەواصل اجتیماعی، لە ڕێی یوتیوب بێ، لە ڕێی ئینستاگرام بێ بەتایبەت. من وەکو یەکەم دیزاینەر لە شاری کەرکووک توانیم دیزاینی جلوبەرگی ئاهەنگەکان بکەم، دیزاینی جلوبەرگی بەتایبەتی بوو کە هیچ کات لە کەرکووک نەکرابوو. خۆم یەکەم کەس بووم کە دیزاینی جلی بووک و جلی حەفلە مناسەباتم کرد. ڕنگدانەوەیەکی زۆر باشیە بوو، لەناو خەڵک زۆر بەدڵیان بووە تا ئێستا. حەزەکەم هەموو هەر خانمێک هەرچی ئیشێکە خۆی حەزی پێیەتی ئەزانێت تێیا سەرکەوتوو بە بابیکە بێ گوێدانە هیچ شتێک. بۆ نمونە مەسەڵەن من کە کاتێ دەستم بە خەیاتی کرد، هەمویان تۆ مهندسەی چیت داوە لە خەیاتی؟ چی هێناتە سەر خەیاتی؟ بەڵام جۆم نەدا. ئەو ڕۆژە خەیات بووم، پێش 2 ساڵ خەیات بەڵام ئێستا مصەمیمم دوو ڕۆژکە ئینشاڵە بەرەو باشتر و بەرەو سەرکەوتنێکی زیاتر. هاوسەرەکەم پاڵپشتنی زۆر کردووە، خێزانەکەم ماڵۆمان با بڵێن دایک و باوکم خوشک و کەسکارم بە گشتی پاڵپشتم بوونە و خەڵکەکەش زۆر بە وشەی جوان بە دەعمی معنەوی زۆر دەعمیان کردووە و ڕۆژانە کۆمنتی جوانم بۆ دێ، ڕۆژانە نامەی جوانم بۆ دێ کە هەمووی تاقی ئیجابیە بۆ من. وام لێکە زیاتر پەرەبە ئیشەکەم بدەم، زیاتر خۆم ببینەوە لەو کارەیە. هەموو ئەو کارانەی کە ئەیکەم بە بەرنامە ئەیکەم و کە هەم کاتم بۆ ماڵەوە داناوە، هەم کات بۆ ماڵ و مناڵ و هەم بۆ کارەکەشم. هەموو ناسینی من لە ڕێی پێیجەوە بووە. ئەوە تا پەردەم داناوە کەس نامبینێ، کەسی ناو شۆرا و کەس نامناسی. یعنی خۆم لە شوێنێکم تیجاری نییە با بڵێن، هەمووی لە ڕێی پێیجەوە بووە، هەمووی لە ڕێی من جلێکم بۆ تو دووریەوە بەدڵت بووە. تۆ بەدڵت بۆ چوویتە بە یەکێکە دوتووە خەڵک لێتی پرسیەوە لە چۆ دووریتە، بێ لە بۆمی دووری ئاو هەڕۆی. ئەگینا سەفحەکانم هیچی مەمەوەلش نەکردو، هەمووی لە ڕێی مەدەحکردنی خەڵکەوە بووە. زۆر گرینگە سۆشیال میدیا، من کەس نامی ناسی ئەگەر ئینستاگرام و فەیسبوک نەبووە. بەتەئکید زۆر دەوری هەیە، بە جوانی بەکاری بێنی، ئەتوانی لێی فێربی، ئەتوانی خۆت بە خەڵک بناسێنی لە ڕێی سۆشیال میدیاوە. وەکوتە من نسبەیەکم هەیە، یعنی فۆلۆوەرز لە هەولێر، سلێمانی، بەغا، لە ئەستەمبول هەمووی لە ڕێی سۆشیال میدیاوە بوو. پەیامی من بەگوێیم دوور بەرە نازدارە ڕاناگا، نەسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕاناگا، گوتی سەبرێتە بێ دووبارە دێمە دیتنت ئەمما. ئەگەر سەرەتات بۆ باسکەم، من ئەو خوشکەم کە ئێستا عینەن خەریجی هەندەسەیە، ئەم ساڵ تەخەڕوجی کرد، یەکەم عید میلادی جلێکم بەدەست بۆی دووری، مەکینەم نەبوو. جلی عدادێشم هەر خۆم دووریمە بۆ خۆم، هەموو جلەکان خۆم دووری، زۆر بەی لە 100 با بڵێن 90 خۆم دووریمە. دواتر سێرم کرد من ئەتوانم بۆ خەڵکش ئەو کارە بکەم. هەر کە قەراری ئەوەمدا بیکەم پیشەی خۆم کاری دیزاین، دوکانێکم دانا، تقریبەنەوە 2 مەکینەیەک و هەموو شتەکان پێداویستەکانم دابین کرد. دواتر سێرم کرد نەختێ دوورە، تقریبەن 2 مانگونی بۆ 3 مانگ نەختێ دوور بوو شوێنی کارەکەم لە ماڵمەوە. سێرم کرد زەحمەتە بۆ من کە دایکی 3 مناڵم، هاتم لە ماڵەکەی خۆمە شوێنێکم دابین کردم بە شوێنی کارەکەم. زۆر جادیان ڕسمێکم بۆ هێن ئەڵێن حەزەکەین لە مەمان بۆ تەسمیم بکەیت. سێرەکەم لەگەڵیان ناگونجێ، لەگە ئەو کەسیان لەگەڵ شەیپی ئەو کەسیان ناگونجێ. یارمەتێدەم، قەنەعەتی پێهێنم، ئەمە کە لە تۆ نایە، لە تۆ جوان نییە. بەتەئکید دێنەوە سەر قسەکەی من و زۆر جار بە قسە مەکەن. هەندێک جاریش ئەگە بە قسەم نەکەن نەتیجەکەی زۆر باش نابێت. حەزەکەم ئەوی لە خەیاڵێتی بیکە، بەڵام هەموو خەیاڵێک سێرەکەی لەو نایە. باشە، بەس من لە هیچ کاتێ ڕێگری ڕەنگم نەکردووە لە هیچ کەسێ، پێیان ئەڵێم ڕەنگ 100% با بەدڵ بێ، بەڵام لە دیزاینەکەی با منیشی تێبم و زۆر جارش لە دیزاینەکە تقریبا 170-60 بۆ منە، بەدڵ منە بێ و نەتیجەشی بەدڵێ بێ کەسەکە و ئەلێ من نەمەزانی کە ئەوە نەجوانە بێ، بۆیە هەنێ مەسەلەن بیدایەت بەدڵم نەبوو.
دیسکاونتم کردو بۆ ئەوانەی محەجەبن بەبێ ئەعلانی کەم بڵێم من شتێوام هەیە کە ئەوەی دێ داوای جلێکی پۆشتە لە من ئەکا چونکە ئەزانم جوانترە جوانە بێ جوان دەرەچێت دیسکاونتێکی بۆ کەم پێڵێم مادام تۆ ئەوەت اختیار کردووە ئەمە نسبەکەی تۆیە بەڵام هەشە دێ عادی جلی یعنی کراوە کاتەبەری بەدڵی خۆی ئەوە من هیچ حەقێکم نییە بەسەرێ و بەڵام بەڕای من جوانترەوە چەند جلەکە پۆشتە بێ ئەوەنە جوانتر هەیە ئەوەنە جلەکەی بەدڵە دایکە کاتووە شیرنی هێناوە زۆرشم پێ خۆش بووە یعنی بۆ شیرنیەکە نا بۆەوەی کە بێت چەندێ دڵیم خۆش کردیەوە گەیشتە ئەو حەدەی شیرنیم بۆ بێنێ هەدیان بۆ هاتووە ئەو مەکینەیە ئافرەتێکی تروکمان لە تورکیا بوو جلم بۆ کچەکەی دووری زۆر بەدڵی بوو سێرەکەم ئەمەی تقریبان 2 هەفتە دوایەوەی کە جلەکەم دابوو پێ کردووە بەری هێنای بۆم بیدایەت بۆ مناڵم کرد هەموو یعنی تقریبان جلی دەرەوەم ئەدووری جلی کوردی هەندێک جار ئەدووری جلی مناڵ مەدووری بەڵام ئەستەنا جلی مناڵ و کوردی و ئەمانە نادورم جلی دەرەوەش نادورم زیاتر تەرکیزەکەمە سەر مناسباتی حفل ئیتر شای و حفلات مناسبات من هیچ تەنسیقێکم لەگە قماش فرۆشەکان نییە بەڵام 2 قماش فرۆش هەیە مەسەلەن ئەوانە لە کەرکووک سێرەکەم هەم سعریان مناسبە هەم قماشیان جوانە خەڵکەکان یارمەلایەوە بەڵام بۆ تەنسیقم نییە لەگەڵیان و ڕەنگەش دائیمەن زۆربەی کاتێک دەمە دەست زەبوونەکە خۆیەوە ئەڵم خۆت اختیاری کە ڕەنگ چونکە خۆت زیاتر ئەزانی چیت لێ دێ و حەزت بەچێ بۆ ئەم مناسبە من نازانم پێشتر چ ڕەنگت کردوتە بەرت بەشکە مستەحەز نەکی دووبارێکێتەوە پێ دەڵێم پەمبە بکە سێرەکی جارتر کردوتە ئەڵێ نا حەز ناکەم ڕەنگەکە با لە خۆت بێ جلی بوو تقریبان هەیە 3-4 ڕۆژی پێویستە ئێمارە بڕین 2 ڕۆژێوێ هەندێک جلێ دوان هەندێک ڕۆژێ جلێکە توانم دیزاین کەم ئەو هەمووی دێ بە حەجزەکە بە پێی حەجز جلەکانیان بۆ تەسمیمەکەم ڕۆژانەش جلێکە دوورم هەندێک جار جلێک هەندێک جار 2-3 ڕۆژ جارێ جلێک ئەو حەسەب جلەکەیە مەسەلەن جلێ زەحمەتە بۆم ناکرێ من بەتەنیا بە ڕۆژی تاویکەم تمت ئەمە لە کورتیدا تەمەنوا دیارە بەو دیدارە